بێگوێدانە شنەبای ساردی زستان و گەرمای بەتینی هاوین لە دەشت و ناوچە سەختەکان بە دوای دوژمنی شاراوەدا دەگەڕێن. بە هەڵە هاویشتنی هەرەنگاوێک ڕەنگە کۆتایی بە ژیانی بێنێت. سەرۆڕیشی لەگەڵ میندا سپی کردووە کە نازانێت چارەنووسی بەکوێ دەگەیەنێت. چاو دەستەکانی بە وریاییەوە دەجوڵێنێت. دوای هەڵدانێکی زۆر مینێکی دۆزیەوە. عومەرگیان باگەداربی لە هێڵی یەک هێڵەکەی کە عەبدوول مینێکی بێ سۆنجامانەیە. باشە براکەم دەست خۆش بە شوێنی خۆیەتی؟ بەڵێ کاک عومەرگیان شوێنی خۆیەتی یارەوەڵە. ژیانم بەخشیوە بەم ئیشە، یەکەم مەعیشەتی ماڵ و مناڵ، دووەم کارێکی ئینسانیە. ئێستا مەسەلەن ئێمە ئەم شوێنەمان وا کردوتەوە هەم خەڵک ئیسفادەی لێەکە، هەم مینەکەی تیان نامێنێ و زەرێری نابێ بە خەڵک. وەڵاهی زۆر جار مەترسی زۆر لەسەر ژیانمان دروست بووە. ماوەیە PTS بووین، ینی پاکسازی مینەوە بەس دیاریکردنی سنووری حەقلەکان بوو، زۆر جار ئەکەوتینە ناو ڕەتڵی مینەوە. ینی مەترسی زۆر لەسەر ژیانمان هەبووە. ئێتر مەجبوریشین لەبەر مەعیشەت و کار و کاسبی ماڵ و مناڵ مەجبورین ئەم ئیشەمان هەڵبژاردووە. دوای دۆزینەوەی هەرمینێک سەرپەرشتیارەکەی بەجێ دێڵێت تا بۆمبەکە پوچەڵ بکەنەوە. دەست بە گەڕان دەکاتەوە و بە دوای مینی دیکە دەگەڕێت. پاکسازی لە ڕووبەری هەر مەترێکی مین کارێکی ئاسان نییە. مینمان هەیە کانزای کەمە، ئەبێ بە تێستی بەرزیشی بۆ بکەی، تێستی بەرزیشکەی ئەم منتیقەیە ئێمە شەرگە بۆ پارچە تۆپ و مادەن وشتی زۆرە، جیازەکەمان بەس ینی مادە نەخوێنێتەوە. ئێتر ینی ئەگە پارچەی زۆر بێ ینی جاری وای بە 2-40 دقەی مەترێ ئیش ناکەی. ینی لەبەرەوەی ئەگەر مەسەلەن ڤاڵماراش بێسا لەوێ ڤاڵمارایە بە تێستی سفر ئیشەکەی، معدەنی زۆرە مینەکە، ینی زیاتر ئیشی لەبەرە ڕووە. ئێتر شوێنەکە کەوتووە و مینەکەش کەوتووە. ئێستا بڵێن لەو مەتیقی شارە زورە کەم شەرگە بووە، پارچەی کەمترە، لە مەتیقی پێنجێن شەرگە بۆ پارچە تۆپ و ینی زۆرە ئیشی لەبەر ناڕوە. هەموو کارەکان ڕادەگرێت تا مینەکە پوچەڵ دەکرێتەوە. عومەر چەندین خولی بینیوە و ڕێپێدراوە 10 جۆری مین پوچەڵ بکاتەوە. بە وریاییەوە دەستەکانی دەجۆڵێنێت نەوەکو پێیدا بتەقێتەوە. دوای چەند خولەکێک پوچەڵی دەکاتەوە و کارەکان دەست پێ دەکەنەوە. ئێمە وەکو سەرۆکتیمەکان ینی کۆرسی دیڤڵ کۆرسمان بینیوە کە هی پوچەڵکردنەوەی مینە 10 جۆر مین ئەتوانین پوچەڵی بکەینەوە. مینەکان پێنجیان دژەکەسن، پێنجیان دژەتان کرد. ئیسا ئەم مینەی کە ئێمە دۆزیمانەتەوە VS50 ئیتالیە، ئەم مینە ئێمە ڕێگە پێدراوین پوچەڵی بکەینەوە. مینەکان پوچەڵەکەینەوە کە ئەو کاتە پوچەڵ کراوە، ئیتر هیچ مەترسیەکی نامێنێت لەسەر کەسەکان و لەسەر دەوروبەر. ئەو کاتە داێنن لە بۆکسێکی خۆمانە لە شوێنێکی سەلامەتە، تەسلیمی تیمێکی ترمانە پێڵن تیمی تەقانەوە EOD. ئەو کاتە تەسلیمی ئەوانەکەین لەگەڵ هەر ئاتیمێکی ترمان هەبێت لە ناویە بن. ئەم درعۆفایزەرەی کە هەمانە لە بەرمانایە بەڕاستی پارێزراو بووین، چونکە ئێمە لە ماوەی ساڵێکە 2 حادیسەمان بووە لەم کێڵگەمینانەی سنووری پێنجوێن. ینی هەردوو حادیسەکە خۆشبەختانە
زۆر سەلامەت دەرچون و هیچ کێشەیەکیان نەبوو بە تایبەتی بۆ ئەم مینانەی کە بڵین دژە کەسن بەڵام مینی ڤالماراکە مینێکی پارچەدارە و کانزای زۆری تایە پارچەی زۆری تایە بۆ وەگەر خوا نەخواستە بتەقێتەوە یانی ئەمە بەرگری ئەوە ناکە بەڵام بۆ مینە دژە کەسەکان زۆر شتێکی باشە گەرۆک خۆی بەکاری بێنی میلابەرەکان چل خولە کار دەکەن و دواتر پشوێکی کورت وەردەگرن. کاتی پشوەکانیشیان تەنها باسەکانیان باسی مینە. بەدەم چای خواردنەوەوە باس لەوەش دەکەن کە چی بکەن تا هاوڵاتیان زیانیان پێنەگات و مین پێیاندا نەتەقێتەوە. ڕوبەرێکی زۆری پێنجێن بەهۆی شەڕی نێوان عێراق-ئێرانەوە مین ڕێژ کراوە و تا ئێستا ڕوبەرێکی کەمی پاکسازی تێدا کراوە. یەکێکە لە مین هەڵگرە پێشکەوتووە بە تواناکان. تەنها لە شوێنە زۆر سەختەکان بە دوای میندا دەگەڕێت. مین ئازاری زۆری بە ئەنوەرگەیاندووە چونکە بە وتەی خۆی بەهۆی ئەوەی بە وریایە و دەستەکانی نەجۆڵاندووە مین پێیدا تەقیوەتەوە. دەنگی مینە تەقیوەکە هێشتا لە گوێیەکانی دەزرنگێتەوە بەڵام ئامادە نییە دەست لە کارەکەی هەڵبگرێت. ئەگەر باسی پرۆسەکەکەن پرۆسەکە هەمووی قورسرە بەس ئەم پرۆسەیان کە فول حەفری پێیانن خۆمان هەڵکەندنی تەواو لە هەمویان قورسترە لەبەرەوەی 13 سانتین هەڵکەنیت دوای 13 سانتینەکە ئەو ئامێرەی کە پێمانە بەکارهێنینەوە ئەگەر ئەو لەو 13 سانتینەشا پاک نەبووە پرس بەسەر و خۆمانەکەین چەند سانتینی تری لێ هەڵکەنین ئەو کاتە تیم لیدەر بڕیارەیات چەند سانتینیتی لێ هەڵکەنی تا ئەو زەویە بە تەواوەتی پاگە بێتەوە ئامادەیە بێ کە بەسەر یا بڕۆی ترسی لێی نەبێت. چەند مینێک لە جۆری V69 و مینی دژەکەس 72 VS 50 دۆزراونەتەوە و دەبێ بە زووی لەناو ببرێن. تیمێکی شارەزا لە تەقاندنەوەی مین ئامادەکاری بۆ دەکەن. بەختیار سەرۆکی تیمەکەیە و بە وریاییەوە کار دەکەن تا پرۆسەی تەقاندنەوەکە سەرکەوتوو ببێت. ڕووداوی ئەوەی کە تۆ تەخینەوە دەنجامدا و چاوەڕوانی نەتیجەت نییە و گەڕاویتەوە سەر چاڵەکە ئەوە چەندین جار ڕوویدا و ڕوژ ئەدا لە ئایندەیە لەبەرەوەی هەندێک کات ئەمەی ئێمە کاری پێەکەین شتەکان کلاسیکن زۆر جار ئەوەی ویستی توێ نایەتە دی زۆر جار پێی وترێ مسفایر دێنەوە سەر مسفایر هەڵبەت خەتەرێکی زۆرە بەڵام خۆ ناشکرێتەوە کۆمەڵی مین و تەقەمەنی و بە تەقەمەنیترەوە لە شوێنەکەی بەجێبێڵی. لە کاتی تەقاندنەوەی مینەکان کارەکان دیسانەوە ڕادەوەستێت. کارمەندەکان بە دووری چەند سەد مەترێک لە شوێنی تەقینەوەکە دابەش دەکرێن تا هاوڵاتیان ئاگدار بن و نزیک نەبن و زیانم پێنەگات. هەڵبەدەم تیمەیەمە هەڵسێ بەکاری لە ناوبردن سەرەتاییترین شت کە دەست پێەکات لە ئەوەڵەوە دابینکردنی خاڵی چاودێریە. ئەم خاڵە چاودێریە لە هەموو شتێک زەرورترە تۆ بێ و ناوچەی کە ئیشی تیاکەی پێڵی ناوچەی خەتەر تۆ بەڕووی هەموو شتێکە دایخیت بەڕووی هاتوچۆ بەڕووی هاتوچۆی ئاژەڵ لە هەموو ڕوانگەیەکەوە سەلامت بێ ئەگەر تۆ شوێنەکە سەلامت نەبێ ناتوانانی کاریتی ئەنجام بی. بۆ ئاگاداری کەمێکی تر تەقینەوەیە. بەردەوام چاویان لەسەر کاتژمێرە تا بۆمبەکان
لە ماوەی چەند خولێکێکدا دەتەقنەوە. پرۆسەکە بە سەرکەوتووی کۆتای پێهات. پێنجوێن ئەو شارەیە کە زۆرترین قوربانی مینی هەیە. بەشێک لە کێڵگە مینەکان هاتوچۆکردن بۆی قەدەغکراوە تا ژماری قوربانیان چی دیکە زیاتر نەبن. هەموو کارمەندانی مین وەک یەک ماندوون. ئێوە چۆن دەست بە پاکسازی لە کێڵگەکانی مینەکەن؟ خەڵک داواکە یاخود لە ڕێگەی ناحیەکان قایمقامەکان داواکرێ دەست بە پاکردنەوەی ئەو شوێنانە؟ ئەوانەی کە خاوەنی زەویەکان و زەویەکانیان چێندراوە بە مین و تەقەمەنی داواکاری پێشکەش بە ئیدارەی ئەو ناوچەیەکەن. ئەگەر قەزا بێت لە ڕێی قایمقامێتەوە گەر ناحێش بێت لە ڕێی ناحیەکانەوە داواکاری بەرزەکەنەوە و ئەوانە ژێگەێنن بە بەڕێبەراتی گشتی کاروباری مین و پاشان هۆبەی چالاکەکان ئاگدارەکرێ و ئیتر ئێمەش چەند بەشێکین سەردانی کێڵگەمینەکانەکرێ و دەستنیشانەکرێ و دوایی ئامادەکاریەکرێ بۆ کاری پاکسازی. لە سنووری پێنجێن لە ساچەنی مین پاکراوەتە؟ بەڵێ سنووری پێنجێن ناوچەیەکی فراوانی هەیە لە پیسبوون بە مین و تەقەمەنی. ڕاستەکەی توانای ئێمە سنووردارە لەبەر ئەوە تا ئێستا ئەوەی کە بە ئێمە و بە ڕێکخراوەکان و کۆمپانیەکان کراوە ڕێژەی نزیکەی لە سا 20 بۆ سا 25 توانیمانە پاکسازی تیا بکەین. هەم سنووری پێنجێن ڕاستی لە ڕووی ژینگەیەوە کەش و هەواوە شوێنێکی سەختە، هەنی ساڵانە بەفر بارانێکی زۆری لە دەبارێ ئەوانش بۆ ئێمە دەبێتە ڕێگە ڕاستی، ینی ئێمە ساڵانە ئەتوانین چەند مانگێک هیچ لە پێنجێن هەبکەین. تا ئێستا توانیتانە ژمارێکی باش مین هەڵگرتنەوە؟ ئەکید بە هەزاران مین و تەقەمەنی ناوبراوە. هەمویان مەترسین بۆ سەرمەترسی ئەکید هەتا ئێستاش مەترسین. لە پلانتانەیە تا چەند ساڵی تر بتوانن سنووری پێنجێن بە تەواوی پاکەنەوە؟ وڵی ئێمە کەوتوتە سەر توانەکانمان ئەگەر حکوومەت بتوانێت دامێکی باشمان بکە لە ڕووی لۆجستیک کۆمانەوە دامەمان بە ئێمە توانایکی باشمانەیە وەکو توانە وەکو کەسەکان لە ڕووی کەسەکان و هیچ چەشەمانە بەس ئەبێ حکوومەت بەڕاستی هیمەتێکی باشتر بکە. هەر کارمەندێکتان ئەتوانێت لە ماوەی ڕۆژەکە چەندێک ڕووبەر پاکاتەوە؟ کێڵگەمین بۆ کێڵگەمین فەرقەکە. کێڵگەمین وا هەیە لە ڕووی کانزاوە کەمترایە با بڵێن خەڵکیش دەستی پێ نەگەیوە نێشێوانوە ڕەتڵەکان و مینەکان لە شوێنی خۆیدا ئەو کار ئاسانیە بۆ ئێمە جیازەکانمان تەنها تایبەت نییە بۆی گەمین دۆزێتەوە پارچە کانزاش هەر ئەخوێنێتەوە یعنی شوێن کەوتۆ جاری بڵین کێڵگەمین هەیە لەوانەیە دیماینەرێک بتوانێت ڕۆژی 20 بە 25 متر بکە کێڵگەمینی شەیە لەوانەیە دیماینەرێک بتوانێت ڕۆژێک تەنها 5 متر پاکاتەوە. ئێوە خەڵتان لە مەترسیەکانی مین لەم سنوورە ئاگادار کردووە؟ بەڵێ بەشی وشاریمان زۆر هەیە. بەڵێ بەشی وشاریمان هەیە یعنی چەند جار بۆ گوندەکان بۆ قوتابخانەکان لە ڕێی ئیدارەکانەوە بەشێک کەشمان هەیە بەشی PTS بە خۆشحاڵیەوە هەموو سنووری کێڵگەمینەکانی دیاری کردو نیشانەکراون هەمووی دیاری کراوە ئەوەی کە بە ئێمە گەشتو ئێمە بتوانین پێی بگەین هەمووی دیاری کرا. خەڵک تا چەند هاوکارتانە؟ تا ڕادێکی باش ینی لەم ساڵانەی ئەخیرا خەڵکی وشار بووەتەوە فەرقی هەیە لەگەڵ جاران یعنی ئێستاکە بۆ نمونە ئەم کێڵگەمینێکی ئێمەیلێن یەکێک بەلەو کێڵگەمینانەی کە کەمترین کەس چۆتە ناوی هەروەش ڕووداوی تیا بووە. ئەم مینانە کاتی خۆی لە بۆ شەڕی ئێرانەوە ڕاقەوە دانراوە یاخود؟ ئەکید بەڵێ شەڕی عێراق و ئێرانە هەموو مینەکان تاریخیان بۆ ساڵی 80 دەگەڕێتەوە. تا چەندێک لەژێر خاکامێنێتەوە ئەو مینە؟ وڵی جۆری دروستکردنەکەی وا دروستکراوە بە شێوەیە وا بە ئاسایی لە ناوناچێک بوو. لە ڕاستیە بەشێکی زۆر لەو ڕووداوانەی کە بەسەری ئینسانە دێ تەوەقع نەکراوە یان پێشبینی نەکراوە بۆەوەی کە لە ژیان تاشتێکی ئاوات لێ بەسەر بێت. تەوان کارکردنیش لە ڕێکخراوێکی مین هەڵگرتنەوە و پاکسازیکردنی مینە ئەو کەسێک کە لەو ڕێکخراوەیە ئیشکا خۆی دانێ بۆ ئەوەی تووشی ڕووداو ببێ جاییتر ڕووداوەکە گەورە بێ یا بچووک. دەیان جار کارمەندەکانیان بەهۆی بچووکترین هەڵەوە بوونەتە قوربانی مین.
دوای چەند ساڵێک لە دەستدانی پێیەکانی ژمارەی بڕوانامەکانی دەگەێنێت بە 3 بڕوانامە و دەبێت بە مامۆستایەک لە یەکێک لە باخچەکانی منداڵان. مامۆستا حکمت بێ هیوانە بۆ لە ژیان، بۆیە هەمیشە هەوڵدەدات باشترین خزمەت بە مرۆڤایەتی بکات. ڕووداوەکەی من هەتا ئاستێکی زۆر بەرز ڕووداوێکی قرس بوو، چونکە بە یەک لۆغم و لە یەک چرکەیە هەردوو قاچم لەسەر و ئەشنەوە لە دەستدا بۆ هەر تاکێک بۆ هەری مرۆڤێک ئەبێتە جێگەی نیگەرانیەکی زۆر یان خەمباریەکی زۆر لە ڕاستیە وەک هەر تاکێکی تر کە شعوری هەیە کە هەستی هەیە کە حەزی بە ژیانکردنە. من هەمان ئەو شعورانە بۆم دروست بووە، بەڵام ڕەنگە من زووتر ئەو ئاستەنگانم تێپەڕانە بێ بەوەی کە تێکەڵ ببمەوە بە کۆمەڵگاکەم، تێکەڵ ببمەوە بە هاوڕێکانم. یەک دنیا جیاوازیەکی زۆر گەورەی هەیە کە تۆ تەعاملکردنت لەگەڵ چەکێکی دڵڕەقی بێبەزەیی بە بەردەوامی لە ناو بۆسەیە بۆ تۆ وەستاوە لەگەڵ کائینێکی وەکو مناڵە جیاوازیەکی زۆرە. هەڵبەت تۆ لەو پەڕی تەعاملکردنەوە لەگەڵ ئایتمێکی یەکجار دڵڕەقی تەبیعەیە یان دڵڕەقی ناو تەبیعەیە تۆ هاتووی لەگەڵ نیانترین کائینی ناو تەبیعە تەعاملەکەی کە مناڵە، بەتایکی جیاوازیەکی زۆریە. هەموو کێڵگەیەکی من بێ قوربانی پاکسازی تێدا نەکراوە. دوای ساڵانێک دەگەڕێتەوە بۆ هەمان کێڵگە لە سنووری سلێمانی کە بە دەستەکانی خۆی لەگەڵ هەمان هاوڕێی کە ئێستا کاری لێ دەکەن کێڵگەکەی دەستنیشان کردووە. هەرێم بەشێک لە قاچی بەهۆی تەقینەوەی مینەوە لە دەستداوە. بەڕێوەبەری ئەو کاتەی لەلایەک تەندروستی دەپرسێتەوە، لەلایەکی دی باس لە کێڵگە مینەکەی بۆ دەکات کە چۆن کاتی خۆی پێکەوە کاریان تێدا کردووە. بە تاکید هەستێکی زۆر هەم خۆش هەم کاریگەرە کە دوای 10 ساڵ گەڕامەوە ناو هاوڕێکانم لەو شوێنەی کە پێشتر خۆم کارم کردو کە کێڵگەیەکی مینە و لەگەڵ ئەم هاوڕیانە دیمارکێشنم کرد لە 2011 ئەمڕۆ هاتمەوە هەمان جێگە. خۆی کە ڕووداوەکە ڕووە هەستێکی زۆر ناخۆشە، چونکە تۆ بەشێک لە جەستەت لە دەستەی، بەڵام کە تۆ سیرەکەی قوربانی کردا بە فیڕۆ نەچووە. تۆ بۆ سەلامەتی هاوڵاتی، بۆ پاکردنەوەی کوردستان و بۆ نیشتیمانەکەت کردوتە قوربانێک کرداوە کە بە فیڕۆ نەچووە، بۆ هەم هاوڵاتی و هەم نیشتیمانەکە کردوتە، سەربەرزیە. هەرێم توانای دەستنیشانکردن و هەڵگرتنەوەی مینی نەماوە، بەڵام لە دەستگای مین لە بەشێک بەردەوامە لە خزمەتکردن. فەخرەدین سەرباری نیگەرانەکانی لە نەمانی هەرێم لە ناویان، بەڵام دڵخۆشە بەوەی دوای ساڵانێکی زۆر دیسانەوە سەردانیان دەکاتەوە. بەڕاستی کاکەرێن بۆ ماوەی چەند ساڵێ لەگەڵ ئێمە ئیشی کردەوە، کاتە من هەم وەک سەرۆکتیم هەمووەکو جێگرتیم ئەم پیاوە و کاتە پۆستی دیماینەر بوو. بەڕاستی کەسێ بوو ئەوەندە دڵسۆز بوو، ئەوەندە شارەزا بوو لە ئیشەکانە، ئەوەندە بەگیانی خۆ لێبوردەوە ئیشە کرد. ئێمە وامان کرد کە پۆستێک بین بەم پیاوە، پۆستێک کە وەکو جێگری سەرۆکتیم بچێت لەو کێڵگانەی کە ئەو کاتە پیانەوە تەکنیکال سێرڤەی و دیاریکردنی کێڵگەمینەکان. بەڕاستی ئەم پیاوە لە کاتی دیاریکردنی چوارچەوەی کێڵگەمینەکان تووشێ و ئەو ڕووداوە بوو. ئیتر ئەو سەردەمە تەئسیرەکەی زۆر بوو لە سەرمە، یعنی بڕواکە تەئسیری زۆر بوو لەبەرەوەی پیاوە بەڕاستی
بەشێک لە جەستەی لە دەستدا بوو بەڵام دواتر خۆشببختانە دوای فترەیەک لە خستخانە ئەوانە کە بینیمان هاتەوە ناومان و دەستی کرد بە ئیش بەڵام لە بوارێککە ئێستا کاکەرێم هەر بەردەوامە لە خزمەت بەڵام ئێستا چوەتە بەشی با بڵێن کۆگا لەوێ ئیشەکە بەڕاستی بە حکمی لە دەستدانی ئەو قاچەی ڕەنگە ئێستا ئەمیشە قورسانەی ئەم شاخانەی پێ نەکرێت بەڵام لەوێ شەر قسووری نەکرۆ کاکەرێم. کارمەندانی دەستگای مین بەردەوام لە کاردان تا بتوانن پاکسازی بۆ کێڵگەمینەکانی سنووری سلێمانی بکەن. کارەکە سەرباری ئەوەی ماندوێتی زۆری هەیە، لەگەڵەوەشدا کارمەندان بەردەوام ژیانیان لە مەترسیدایە. مین تا چەند لەژێر خاکا بمێنێتەوە بۆ ساڵانێکی زۆر گرفت بۆ ئێوە دروست ناکات لە کاتی دۆزینەوە؟ بەڵێ حتمما گرفتی زۆریشمان بۆ دروستەکە لەبەرەوەی بە مروری زەمن ئەو مینانە سنە قوڵایی زیاترەوە چکە عادەتەن مین کاتێک کە ئەچێنێت لەلایەن هەر هێزێکەوە بێ تقریبا لە 0 سانتیم بۆ 3 سانتیم ئەو پەڕی بۆ ئەوەی کاریگەری هەبێ بەڵام بە مروری زەمن زیاترێک سێتە قوڵایی زیاترەوە ئەو کاتەش دۆزینەوە و تەعاملکردنی لەگەڵی قورسە بێ بەڕاستی ئەمە سەرڕایەوەی کە دانانی مین بۆ ماوەیەکی زۆر واکە کە ڕەتڵی مینەکانیش بشەوێ بە ئاسانی ئێمە نەتوانین ڕەتی مینەکان بدۆزینەوە لە کاتی پاکسازیە. ڕوبەری سلێمانی زۆر ماوە بۆ ئەوەی کە پاکرێتەوە لە مین؟ زۆر جێگەماوەکە هەتا وەکو ئێستاکە ئێمە کاری پاکسازیمان بۆ کردووە بەڵام هێشتا کەماوێتی مەسەڵەن بۆ نمونە سنوورەکانی پێنجوێن و سنوورەکانی شارواژێر لە کوردستانە کە زۆرترین منیان تێچەندراوە ئیشی باشی تیاکراوە بەڵام ڕوبەریش ماوە کە پاک بکرێتەوە. گرفتی ئێوە لە چیە؟ بەگشتی ئێمە گرفتی ئێمە وەکو پاکسازی مین لە هەرێمی کوردستان گرفتی سەرەکیمانەوە بووە ئەم وڵاتە بە شەڕ حکوومەتی عراقی لێ دەرکراوە نەک بە تەفاهمێک حکوومەتی عراق لێرە ئینسحابی کردبێ ئێمە هیچ جۆرە خەریتەیەکمان نییە بۆ چاندنی ئەو چەڵگەمینانە یعنی هیچ نەخشەیەک لای ئێمە نییە بۆ ئینزاین حکوومەتی عراق لە چۆمینی چاندووە و جۆری چاندنەکانیشی چۆنە. ئەو زەمەنەشکە حکوومەتی عراق لەم ناوچە شەرگانە کەمینی چاندەوە بەڕاستی گوندنشینەکانی ڕاگواستووە گوندنشینەکانیش بە تەواوی زانیاریان لەسەر چێڵگەمینەکانیە لەبەرەوە یەکێک لە گرفتە گەورەکانمان بەڕاستی ئەوەیە کە هەتاوەکو ئێستش حکوومەتی عراقی ئەو هاوکاریەمانی نەکردووە. ئێوە داواتان نەکردو لە حکوومەتی عراقی بۆی هاوکارتان بێت؟ حکوومەتی عراقیش ئێستا لە ئێستایا هیچ زانیاریەکی ئەو تۆی نییە هەتاوەکو پاش ڕوخانی سەدام حوسێن هیچ زانیاریەکی وای لە بندستانیە بیداتە ئێمە دوای ڕوخانی سەدام حوسێن لە زەمەنی ڕژێمی پێشوشە بەڕاستی ئەو تەفاهمە نەبووە و بە بەردەوامیش هەر لە شەڕ بووین ئێمە لەگەڵیانە. لە سنووی پارێزگای سلێمانی ئەوەی کە پاک کراوەتەوە پاکسازی بۆ کێڵگەمینەکان کراوە ڕادستی خاوەنەکانیان یان ڕادستی حکوومەت کراوەتەوە بۆی کە بڵێن ئێرە تەواو مەترسینەمە؟ حتمما پرۆسەی ڕادستکردنەوە لە پاکسازیە یەکێکە لە پرۆسە هەرە گرنگەکان کاتی هەر چێڵگەمینێکە پاکسازی تەواوە بێ پاشان نمونەسازی بۆ ئەکرێ پاش نمونەسازی بە ئامادەبوونی مەسئولی ئیداری ئەو شوێنە ڕادستی گوندەکە و یا خاوەن زەویەکە و یا ئەنجومەنی گوندەکاکرێتەوە. کارمەندەکانتان گرفتیان چییە؟ کارمەندەکانمان ئێمە هەتاوەکو ئێستاکە ساڵانێکی زۆرە لەم بوارەیە ئیشەکەین هەتاوەکو ئێستاکە بەگرێبەستی شەکەین هەتاوەکو ئێستاکە بەرچاومان ڕۆشن نییە کە ئایندەمان چییە. ئێمە ستافمانەیە 22 ساڵ 23 ساڵ لە چێڵگەمینەکانە ئیشەکە بێ ئەوەی بەرچاوی ڕۆشن بێ ئەگەر بەیانی ئەم کەسە نەیتوانی هەر لە ڕووی جەستەییشەوە ئەم ئیشە جێبەجێ بکات نازانێ مەسیری چییە. هەر کارمەندێکتان دەستێک قاچێک چاوی بۆ نمونە لە دەستدا ئەیگەڕێنەوە بۆ سەرکار یاخود خانە نشینەکەن چی چۆن مامەڵی لەگەڵاکەن؟ هەر کارمەندێک لە بواری پاکسازی کاتێکە تووشی ڕووداوێکی مینەبێ بەداخەوە هیچ شتێکی بۆ ناکرێت تەنها ئەنێرێتە ماڵە و موچەیەکی کەمەندامی بۆ بڕێتەوە. دەستگای مین بەردەوامە لە پاکسازی لە کێڵگەمینیەکان بە گوێرە ئامارێکیان 234 میلیۆن مەتر دووجا ڕوبەری پیسبووی مین لە سنووری پارێزگای سلێمانی تۆمار کراوە لەو ڕوبەرە توانراوە 84 میلیۆن مەتر دووجا پاک بکرێتەوە و 120,000 پارچە مین و تەقەمەنی تێدا بدۆزرێنەوە و دواتر لەناو ببرێن.
لە بەشێکی دیکەی ئامارەکە ئەوە ڕوونکراوەتەوە بە درێژەی ساڵێک لە دوایەکەکان 13453 کەس لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەهۆی زۆری مینەوە بوونەتە قوربانی.